پەیمانگای هەیبە سوڵتان مەڵبەندی زانست دۆستان پەیمانگای هەیبە سوڵتان مەڵبەندی زانست دۆستان چرا شەوی دەجوورین پەیشی زانا و جەسوورین مەشغەڵی بیرمان پێیا هیوای نزیک و دوورین چرا شەوی دەجوورین پەیشی زانا و جەسوورین مەشغەڵی بیرمان پێیا هیوای نزیک و دوورین پەیمانگای هەیبە سوڵتان مەڵبەندی زانست دۆستان پەیمانگای هەیبە سوڵتان مەڵبەندی زانست دۆستان لەکاردا وەکو هەنجین دڵسۆزین وەک پێشمەرگە بۆ زانست و بیرین هەیە هەک بەمان ڕەنگە و ڕەنگە لەکاردا وەکو هەنجین دڵسۆزین وەک پێشمەرگە بۆ زانست و بیرین هەیە هەک بەمان ڕەنگە و ڕەنگە پەیمانگای هەیبە سوڵتان مەڵبەندی زانست دۆستان پەیمانگای هەیبە سوڵتان مەڵبەندی زانست دۆستان